لەسەر بابەتی کێشەی جوتیارانی ناحیەی سەرگەڕانەوە و ناوچانێکە لە دەروی دارایی هەرێمی کوردستانن دەمێنینەوەوانێ باس لەوە دەکرێت گرفتێکی زۆر بۆ جوتیارانە دروست بووە و باز لە هۆکاری گرفتەکان و چارەسەرەکان وەروەها هەوڵەکانی نوێنەرانی کورد لە بەغداد دەکەین سەبارەت بەم بابەتە گفتوگوی بابەتەکەکەین با میوانداری محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی ناحیەی سەرگەڕان کە جەنابیان ڕاستەخۆ لە هەولێرە میوانی تایەکەن کاک محەممەد سڵاوت لێ بێم کاتت باش سوپاس بۆ ئامادەبوونی جەناب سەرەتا دەمێت لەوە دەست پێ بکەین داینم گرفتە لەکەیەکەوە سەری هەڵ سلااو لە خۆت و لە بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا ئەو گرفتێکی مێژوویە و زۆر کۆنا لەگەڵ دەستپێکی پرۆسی تعریب دەستی پێکردووە کە لە ساڵی 63 یەکەم هەنگاوی تعریب لەو منتیقانە دەستی پێکردووە دواتر لە ساڵی 75 قۆناغی دووەم دەستی پێکردەویش دەستیان بە بڕیاری 1940 مەجلس قیادە سەورە 12 گوندیان ئاوارە و دەربەدەر کرد و لە شوێنی ئەوان عەرەبی هاوردیان تێدا نیشتەجێکردن قۆناغی سێمیش لە دوای پرۆسەکانی لەگەڵ پرۆسەکانی ئەنفال تەواوی گوندەکانی تریان ئاوارە و دەربەدەر کرد و دەست بەسەر زەویەکانیان داگیرا و تعریبیان کرد و عەرەبی هاوردیان تێدا نیشتەجێکردن ئیتر ئەو پرۆسەیە درێژەی شەتاوەکو 2023 و لەگەڵ ڕوخانی ڕژێمی بەعز خەڵکەکە گەڕاوە سەر سنووری گوندەکانی خۆیان و بۆی کە دووبارە دەست بە ژیانی خۆیان بکەنەوە بەڵام بەداخەوە حکوومەتە یەک لە دوای یەکانی عراق ئەو حتا ئەو بڕیارانەی کە بە خۆشیان دابیان لە ئەنجومەنی وەزیرانی عراقی ئەو بڕیارانیان جێبەجێ نەکرد کە بەهۆیەوە زەوی بۆ ماپە خاوەن ڕەسەنەکانیان دەگەڕاوە سرترین حملەی تعریب لە دوای 2017ەوە دەستی پێکرد ئەویش ئەوە بوو کە عەرەبە هاوردەکان کە گەڕابوونەوە بەڵام دووبارە بە پاڵپشتی کۆمەڵێک دەستگای ئەمنی و دەستگای ئیداری لە ناو پارێزگای کەرکووک و لە دەستگاکانی تر هەوڵیاندا دەست بەسەر ئەو زەویانەدا دووبارە دابگرنەوە و کوردەکانی تێدا ئاوارە و دەربەدەر بکەنەوە ئیتر ئەو پرۆسەیە وەکو گوتم مێژوویەکی قوڵیە بەڵام لە ماوەی ڕابردوو لە ساڵی ڕابردوو بە تایبەتی زۆر سەر کراوەتەوە بە جۆرێک کە ئێستا لە سنووری سەرگەڕان لە سنووری 5 گوند هەموو کارێکی کشتتوکاڵی تێدا قەدەغەیە گوندەکانیش گوندی پەلکانەیە شەناغەیە سربەشاخە خراپەیە گابەرەکەیە ئەویش لە ڕێگەی هێزە سەربازیەکانی کە لەو منتیقەیەوە ینی بابرین باڵا دەستن ئەوانە ڕێگر لە جوتیارانی کوردەکەن کە زەویەکانیان بچێڵن و وەکو ئەو منتیقە وەکو مەحزوری ئەمنی لێ هاتووە ناتوان هیچ کەلوپەل و پێداویستێکی کشتتوکاڵیان هەر پێداویستێکی ژیانیشی تێدا ینی بۆ ببردرێ و باشە کاک محەممەد جوتیار ئەگەر جوتیارانی و ناوچێ بدوێنین هەمویان باس لەواکەن لەڵەن بەشەکە لە تعریب و بە بەرنامەش دەکرێت واتە چۆن بە بەرنامە دەکرێت ئەمە بە بەرنامە ئەوەیە کە لە ڕاستیدا وەکو گوتم ئەو عقدانەی وان عقدی عەرەبە هاوردەکان هەمویان لە چوارچەوەی مادەی 140 هەڵوەشاوەتەوە بەڵام ئێستا خۆیان دووبارە لە ڕێگەی محکەمەوە بڕیاریان بۆ دەرەچێەوە لە ڕێگەی پارێزگای کەرکووک و هەندێک دەستگای ئیداری کەرکووک دووبارە وەکو گوتم بڕیاری محکمەیان بۆ دەردەچێت و لە ڕێگەی هێزە سەربازیەکانەوە دەیانەوێ ئەو بڕیارانە جێبەجێ بکەن کە بەخۆیان ئەو بڕیارانە هەندێک خلافی قانونی تێدا خلافی ئیداری تێدایە بەڵام ئەوان بۆ ئەوەی کە کوردی لێ بێبەش بکەن و کورد دەستبەرداری ئەو زەویانە بێ عەرەبە هاوردەکان بینن لەو شوێنانە نیشتەجێ بکەنەوە پلان و بەرنمەیان هەیە بۆی کە کوردەکان تەرحیل و دەربەدەر بکەنەوە ئەو عەرەبانەی کە کاتی خۆی ڕژێمی بەعس و سەدام لەو منتیقەی بە مەبەستی تعریب و گۆڕینی دیموگرافی نیشتەجێ کردبوون دووبارە لەو شوێنانە نیشتەجێ بکەنەوە. باشە کاک محەممەد لێرە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عراقیش لەژێر شتێکدا ژیان دەکەن و کاروبارەکانی ڕۆژانیان بەڕێ دەکەن وش پێی دەوترێت دەستور لێرەدا دەستور یاخود بڕیارەکانی محکەمە چۆن بڕیاری محکەمە بەسەر دەستوردا تێدەپەڕێ خۆشت باست کردوتە هەندێک خلافیتیە بڕیارە ئیداری و قانونیەکان ئەوکو گوتم هەر بڕیارەکانی محکەمەی کۆمەڵە خلافاتی ینی ئیداری و قانونی تێدایە ئەوان ئەو عقدی عەرەبە هاوردانە لە سواتچەوەی مادەی 140 و بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عراقی هەموو ئەو عقدانە هەڵوەشاوەتەوە بەڵام ئێستا محکەمەکانی کەرکووک دووبارە بڕیار لێ دەدەنەوە پێیان وایە کە ئەو بڕیارانە هەڵنەوەشاوەتەوە و یعنی ئەوەی کە لە ڕووی قانونی و ئیداری و پێ دەڵێن ساری المەفعولە هەتا ئێستا و بڕیاریان بۆ دەردەکەن ئەوەیە کە پێی دەڵێن پلانێکی
کە کۆمەڵێک دەستگای لە ناو پارێزگای کەرکک وە بگرە لە تەواوی وەزارەتەکانی عراقش هاوکارن بۆی کە ئەو جۆرە بڕیارانە دەربکەن و دووبارە دەست بەسەر زەویە کشتتوکاڵەکانی جوتیارە کوردەکاندا دابگرنەوە. باشە هەتا ئێستا کوردەکان چۆن بەرگریان لە خۆیان کردەوە باس لەوە کەڵڵ ئێمە بەدار و بەبەر پارێزگاری لە مافەکانی خۆمانەکەین محکەمە یاخود قانون ناتوانێت هیچ بۆ کوردەکان بکات لەو ناوچانە خۆ ئەوانیش لە ڕێگەی بڕیاری محکەمە و ئاوا هێرش دەکەنە سەر جوتیارە کوردەکان و دەستدرێژی دەکەنە سەر ئەوان. پێم خۆشە لێرە خاڵێک ڕوون بکەمەوە کە بەڕاستی ئەو کێشەیەکی قانونی نییە هاتاوەکو بە ئەسڵ محکەمە بڕیاری لێ بدات لە ئەسڵدا ئەو کێشەیەکی سیاسیەوە کڕۆک و جەوهری کێشەی میلەتی کوردەوە خاچی کوردانە و پێویستە یعنی کاتی خۆی کە ئەو کوردانە دەرکراون لەبەرەوەی کورد بووینە لەبەرەوەی لە نەتەوەیەکی غیر عەرەب بووینە بۆیە دەرکراون بە کێشەیەکی سیاسی دەرکراون بۆیە ئێستش دەبێت لە چوارچێوەی سیاسیدا کێشەکە چارەسەر بکە یعنی کێشەکە کێشەی جوتیارێکی نێوان جوتیارێکی کورد و جوتیارێکی عەرەب نیە تاوەکو بەڕاستی محکەمە بڕیاری لێ بدا ئەوە وەکو خاڵێکی گشتی پێم خۆشە ئەو شتا لای هەمووان ڕوون بێ ینی ئەسڵ ئەوەیە کە کێشەکە کێشەیەکی سیاسیە دەبێت بە سیاسیش حل بکرێتن. خاڵی دووەمەوەیە کە بەڕاستی ئەو منتیقانە هەمووی منتیقەی کێشە لەسەرن و ینی لە چوارچێوەی دەستوردا ڕوون کراوەتەوە کە ئەوانە دەبێت ئەو عەرەبانە دووبارە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و ئەو کوردانی کە کاتی خۆی ئاوارە و دەربەدەبوونەوەینەوە شوێنەکانی خۆیان و زەویەکانیان لەسەر دووبارە تاپۆ بکرێتەوە لەسەریان یان بگڕێتەوە سەر ناوی خۆیان. بەڵام وەکو گوتم حکوومەتی عراقی سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک بڕیاری ئەنجومەنی وەزیرانی خۆشی دەرچووە بەڵام ئەو بڕیارانەش جێبەجێ ناکە خاوەخاوی لێ دەکەن هەتاوەکو بەگشتی ئێستا وەکو ینی ڕوون و ئاشکرایە کە تەوازنی هێز لەو سنوورانە لە ساڵحی کوردانیە بۆی ئەوانیش دایانەوێت لە ڕێگەی هێزە سەربازیەکانەوە دووبارە دەست بەسەر ئەو زەویانەدا بگرنەوە عەرەبانێک کە کاتی خۆی بە مەبەستی تعریبکردن لەو شوێنانە نیشتەجێ بوون دووبارە لە شوێنەکانیان نیشتەجێ ببنەوە. باشە کەواتە دەبێت چی بکرێت بۆ ئەم دۆخە چی دەبێتە چارەسەر بۆی کە ئەم دۆخە بەردەوامی نەبێت؟ چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە بەڕاستی دەستور جێبەجێ بکرێت کە لە بڕگەی مادەی ١40دا ڕێکارە یاسایی و ئیداریەکانی دەستنیشان کردووە بۆی کە بەڕاستی ئەو عەرەبانە بگەڕێنەوە شوێنی خۆیانەوە کوردەکانیش بگەڕێنەوە هەوارێکەش تاویست بکرێتەوە و ئەوەیە چارەسەری بنەڕەتی. بەڵام ئەوەی کە ئێستا وەکو گوتم حکوومەتی عراقیش خۆی لە جێبەجێکردنی ئەو مادە دەستوری و یاسایانە دەدزێتەوە نایوێ جێبەجێ بکە بۆی ئەو کێشەیە هەتا ئێستا بە معەڵەقی ماوەتەوە. خاڵێککە ئەوەیە کە بەڕاستی نوێنەرانی کورددا چ لە سەرۆکاتی کۆمار بێ یان ئەندام پەرلەمانەکان بێ یاخود وەزیرەکە کوردەکان بێ کە دەبێ زۆر شێلگیرانە پاڵپشتی و هاوکاری و یارمەتی ئەو کوردانە بدەن بۆی کە لەسەر زەویەکانی خۆیان ببینێتەوە. خاڵی سێم ئەوەیە کە بەڕاستی ئەرچی سەرشانی حکوومەتی هەرێمە بە پاکێزێکی گشتی لەگەڵ حکوومەتی عراقیدا بکەوێتە گفتوگۆ تاوەکو ئەو کێشانێکە هەیە چارەسەر بکاتن و خەڵک و جوتیاری کورد لەسەر زەویەکانیان بپارێزی. باشە کاک محەممەد لە ئێستادا و لە ڕابردوشدا بە بەردەوامی وەفدی هەرێم دەچێتە بەختات بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمەڵێک بابەتی چیاواز هیچ کاتێک نەبوو ئەم وەفتانە قسە لەگەڵ حکوومەتی عراقدا بکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ لە ڕاستیدا ئەگەر قسەشیان کردبی جێبەجێ نەکراوە. بۆچی؟ ینی ئەوکو گوتم ئەم پێم وایە لە هەموو مفاوەزاتەکان مادەی ١40 و جێبەجێکردی مادەی ١40 و ناوچە کێشە لەسەرەکان دێتە سەرباسی گفتوگۆ و لە خاڵیش لە بەرنامەی حکوومەتی جێبەجێ ینی جێگیر دەکرێت هەروەکو ئەوەی کە ئێستا لە بەرنامەی کاری حکوومەتی سوودانیشدا جێبەجێکراوە. بەڵام من پێم وایە هەر بەگشتی لە عێراقدا ذهنیەتێکی ینی ڕەگەزپەرستی هەیە و لە ناو وەزارەتەکانی عێراقدا باوە ئەویش ئەوەیە کە ئەو نایانەوێت دان بە مافە ڕاستەقینەکانی میلەتی کورددا لەو سنوورانە بنێن لەبەر هەندێ ئەو وەکو گوتم حتا ئەو بڕیارانێکە دەریش دەچێت جێبەجێ ناکرێ یاخود ئەگەر جێبەجێش بکرێت کۆمەڕێک خاڵ و بەندی تێدا دەبینەوە بۆی کە بە جۆرێک خاوەخاوی لێ بکەن و بەوەی کە تا ئێستا لە 2005ەوە دەستور هەیە بەڵام نایانەوێت جێبەجێ بکەن یاخود ئەو بڕیارانێکە هەیە جێبەجێ نەکراوە. ومێدمان هەیە ئەو جارە
وەکو گوتم نوێنەرانی کورد لە وێندەرێکە لە بەغدا زیاتر پێدا بگری بگرن لەسەر مافەکانی کوردکە کۆمەڵی خاڵە لە بەرنامەی کاری حکوومەتی ئێستادا هەیە ئەویش بە تەفعیلکردنەوەی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 و بڵاوکردنی ئەو دوولی وایەیە کە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی عراقی بڕیاری لێدراوە پێک بێنرێ و بڕیاری 29ە ئەگەر هاتوو بتوانین جێبەجێ بکرێ هەموو ئەو خاڵانە ئەگەر هاتوو جێبەجێ بکرێ بەشێک لە چارەسەری کێشەکانی زەوی کشتتوکاڵەکان لەو منتیقانە چارەسەر دەکەن. کاک محەممەد بە قسەکانت من شتێکی ترم بیرکەوت توش بابەتی و ئەو هێزانەیە و هێز عراقیانەی کە لەو ناوچانن ئەو هێزانە لەوێن بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە بەڵام ئەوی کە تر جیاواز لەوەی کە دەبێت ئەرکەکەی خۆیان جێبەجێ بکەن دێن پشگیری لە عەرەبە هاوردەکانەکەن ئەمە تا چەندە گرفتەکەی قوڵ کردوتەوانێ لە ڕاستیداوە کێشەی زۆر سەرەکێ چونکە لە هەموو شوێنەکان لە هەموو دنیای وا باوە کە ئەگەر هاتوو کێشەیەکی یاسایی هەبێتن یان کێشەیەکی ئیداری هەبی ئەوە پۆلیس تەدەخل دەکات یان ئەو پەڕی محکەمە بڕیار لێ دەداتن بەڵام لە سنووری کەرکووک بە گشتی و لە سنووری ناحیە سەرگەڕان بە تایبەتی ئەوەیە کە ئەوان لەبەرەوەی دەزانن لە ڕێگەی ئیداری و بابرین ناحیە و لە ڕێگەی پۆلیسەوە کارەکان لەبەرەوەی شێوازێکی نایاسایی بۆیە جێبەجێ ناکرێت ناچارەوان پەنا بۆ ئەو هێزانە دەبن هێزە سەربازەکان دەبن کە لەو منتیقەیە بۆی ئەوان ڕێگری بکەن لە جوتیارە کوردەکان تاوەکو کاری بکەن. ئەسڵی ئیشەکەش ئەوەیە کە بەڕاستی هێزی سەربازی بۆ ئەوەیە کە ئەمنیەتی منتیقەی بپارێزی وە سنوورەکان بپارێزی و لە مەترسی داعش خەڵکەکەی بپارێزیتن لەو مەترسیانە و هەڕەشانەی کە لە دەرەوەی سنوورەکان لەسەر بابرێن وڵات و نیشتیمان و شارەکاندا دەکرێت ئەوانە بپارێزن بەڵام وەکو گوتم لە سنووری کەرکووک بە گشتی و لە سنووری سەرگەڕانش بە تایبەتیەوەیە کە هێزە سەربازیەکان بە تەرەفداری لە بەرژەوەندی عەرەبە هاوردەکان تەدەخل دەکەن و ڕێگری لە جوتیارە کوردەکان دەکەن هەموو کارەکەش بۆ ئەوەیە کە بەڕاستی جوتیارە کوردەکان دەستبەرداری زەویەکان و گوندەکانیان بن و ئەوان دووبارە دەست بەسەر ئەو زەوی گوندانەدا بگنەوە دووبارە تعریبی بکەنەوە خاڵێککە هەیە کە بەڕاستی من پێم وایە ینی ئەویش گرنگە لێرەدا باسی بکەم هەر لەو سنووری دوو کێشەیت کە هەیە کێشەی ئەمنیمان هەیە کێشەی داعش کە ئەو سنوورانەی سەرگەڕان بەشێک لە گوندەکانی دەکەوێتە بناری چیای قەرەچووق لە ڕاستیدا هەمووش دەزانێت کە بناری چیای قەرەچووق بۆتە مۆڵگەیەکی تیرۆریستانی داعش ئەو تیرۆریستانە دەگەنە ئەو گوندانە و هەڕەشە لە جوتیارەکان دەکەن بۆ ڕێگری دەکەن و پەلاماریان دەدەن یاخود زارێ بە بارمتە دەیانگرن بە هەموو جۆرێک مەترسی دەخرێتە سەر ژیانیان بۆی کە ئەوانیش لەوێندەرێکە نەتوانن ژیان بکەن و کاری ڕۆژانەی خۆیان و کارە کشت و کاڵێکان بینیان بکەن لەلایەکی تر بەڕاستی زۆر ینی بە کەمی خزمەت گوزاری لەو منتیقەی شتێکی زۆر باوە جارێ لەبەرەوەی کە زەویەکان بە ناوی کوردەکاندا نەماوە هیچ کارێکی کشت و کاڵی هیچ لەوەی کە حکوومەت لە سنوورەکانی تر پاڵپشتی جوتیارەکان دەکات لەو سنوورانە هیچ پاڵپشتێکی جوتیارەکان ناکرێت وە کارەبا زۆر کەمە ڕێگەوبانەکان باش نییە و قوتابخانەکان باش نیە یعنی بە هەموو جۆرێک هەوڵێکی گشتگیر هەیە بۆی کە لەو سنوورانە خەڵک چۆل ببیتن بۆی ئەوان دووبارەوەکو گوتم دەست بەسەر زەویەک و دابکردنەوە باشە کاک محەممەد لە بەرامبەر ئەم هەوڵە گشتگیرە بۆ چۆڵکردنی ناوچە کوردیەکان بەڵام ئێمە نوێنەرمان هەیە لە پەرلەمانی عراقدا و سەر و کۆمار کووردا هەموو ئەمانە ناتوانن دۆخەکە بەرەو باشی بن ناکرێن نوێنەرانی کورد بە جددیتر هەوڵ لەسەر ئەم دۆخە بدەن لە ڕاستیداوە داوا ئومێدی خەڵکی هەموو کەرکووکە و هەموو هیچ نوێنەرێکی کورتان لە پەرلەمانی عراق دواندووە قسەتان لەگەڵا کردوون بۆچی ئەم بابەتە نەبۆتە بابەتێکی جددی قسەی لەسەر بکرێت و چارەسەری بۆ بدۆزرێتەوە خاتونی من وەڵام من پێم وایە ئەو کێشەیەکی ئەوەندە قوڵ و گەورەیە لە ڕاستیدا لە ئاستی ینی وەزیرێک یان لەوانەیە پەرلەمانتارێک بەڕاستی ینی گەورەتر بێ بۆیە بەڕاستی من ڕێز و حرمەتم بۆ هەموو هەوڵی ئەو برادرانەی پەرلەمانتارەکان یاخود هەر ئەو کەسایەتیانەیە کە لە یارمەتی دەر و پاڵپشتن بۆی کە دەنجی مەش بگەینە
شوێنی خۆی بەڵام کێشەکە وەکو گوتم کێشەیەکی گەورەیە و پێویست دەکا لە ئاستی زۆر باڵاتر لە ئاستی قیادەی سیاسی کوردی لە ئاستی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کێشەیە بەجواب بێتن و هەڵوێستی خۆی ڕوون بکاتەوە بۆ پاکێجێک لەگەر حکوومەتی عراقی بکەوێتە گفتوگۆ بۆی چارەسەری بکە ئەجینا بەڕاستی ئەندام پەرلەمانەکانیشمان و بەشێک لە وەزیرەکانیشان کاتێک کە کێشەیەک ڕوودەدا هەوڵ دەدەن تەدەخل بکەن و بەشێک لە ینی کێشەکانیش بە پچڕی چارەسەر دەبێ بەڵام وەکو گوتم لە بەرەوەی کێشەکان زۆرن و کێشەکان گشتگیرن پێویست دەکا بە پاکێزێکی گشتی لە چوارچێوەی جێبەجێکردنی مادەی 140 ئەو کێشەیە چارەسەر بکرێتن. باشە کاک محەممەد کوردەکان خوان بە بەدار و بەبەر پارێزگاری لە زەوەکانی خوانەکەن و بە تەنهاشن وەکو عەرەبە هاوردەکانین بە نمونە هێزێک پارێزگاریان لێ بکات یا خودەوەی کە پشگیریان بکات لەوەی کە ئەنجامی دەدەن. پێتوانیە درێژەدانی ئەم گرفتە دەبێت تا کێشەی کۆمەڵایەتی لە نێوان کوردەکان وەروەها عەرەبە هاوردەکان کێشەی خوێن و خوێن ڕشتن و گرفت و شەڕی لێ بکەوێتەوانێ. لە ڕاستیدا مەترسێکی زۆر گەورە و مەترسێکی سەرەکی ئەوەیە کە ینی بکەوێتە ئەوەی کە خوێن بڕژێ بەڕاستی هەموو خەڵکی کورد لە کەرکووک و بەتایبەتی لە سنووری سەرگەڕان ئەو مەبەستیان هەیە کە ئەو خوێنە نەڕژێ نەگاتە ئەوەی کە خوێن بڕژێ و ئاشتی کۆمەڵایەتی تێک نەچێ و ئێمە لەسەر زەوی و گوندەکانی خۆمان بمینینەوە بۆیە داواکارین بە زووترین کات لایەنە سیاسیەکان هەوڵ بدەن ئەو کێشەیە چارەسەر بکرێەوە تەدەخلی هێزە سەربازەکان لەو منتیقەیە ڕابگیرێ بۆ ئەوی کە نەگاتە حەدێکی ئەوەی کە وەکو گوتم خوێن بڕژێ چونکە بە هیچ زۆرێک ئێمە لەگەڵ خوێن ڕشتنین و لەگەڵ تونند و تیژی دانین بەڵکو دەمانەوێت لەسەر زەویەکانی خۆمان لە گوندەکانی خۆمان ژیانێکی ئاسایی ینی بگوزارێنین بە جۆرێکە ینی ئەوەی کە زۆر کێشەیە بەڕاستی ئەوەیە کە بەشێک لەو خەڵکانە هەوڵ دەدەن ئەو جۆرە نیزاعاتانە گەورە بێتن بۆی کە کێشەیەکی قەومی لەو منتیقەی ڕووبداوە کێشەیەکی خوێن بکەوێتەوەی کە مەترسی لەسەر ژیانی هەموو خەڵکەکەی لەو منتیقەی دروستبی ئەوە کێشەیەکی سەرەکیە هیوادارم نەگاتە ئەو حەدەی و نەگاتە ئەو ڕادەیە کە ئەو شتە قەت ڕوو بدات. گوندەکانی هەرێم و بەغدادمان هەیە ئەمە نەیتوانیەوە ببێتە نێوەنگیریەک چوزانم گرفتەکان چارەسەر بکات لە ڕێگەی وەکالەتەوە چارەسەرێک قسەکردنێک دەرچەیەکی چارەسەری گرفتەکان بدۆزرێتەوانێ؟ ئێمە دەتوانێت ئەرزی واقع قسەی بکەین ئەرزی واقع ئەوەیە کە هەتا ئێستا کێشەکان بەردەوامە هیوادارین ئەوانەی کە هەتا ئێستا هەوڵیان داوە ینی ئەنجام بگەن هەوڵەکانیان چەتر بکەنەوە ئومێدمان زۆرە کە بەڕاستی لە کۆتاییدا هەر دەبێ ئەوان چارەسەری بکەنەوە لە کۆتاییدا هەر ئەوان کێشەکە لە ڕێگەی وانەوە دەبێ طرح بکرێەوە بگەینە نەتیجەیەکی باش بۆیە ئەگەر ڕخنە و گلەیشمان لێ هەبێ بۆ ئەگەر کە خەمساردی و کەم تەرخەمێشی لێ هەبێ هەو ینی داواکارێن لیان کە جدیتر بن و پێداگرتر بن و زیاتر بەرگری لەو خەڵکە بکەن بۆی کە هەم خەڵکە کوردەکە لەسەر زەوی و گوندەکانی خۆیان ببینێتەوە هەم مافەکانیشیان پارێزراو بێت. باشە بە بەردەوامی دەستەی ناوچە کوردستانیەکان بە بەردەوامی وەفد دەنێرێتەوە ناوچانە بووی کە گرفتەکان بزانرێت چارەسەرێک بدۆزرێتەوانێ ئەم وەفدانە نەتوانراوە هیچ شتێک بکات؟ دەستەی ناوچە کوردستانیەکان ڕێز و حرمەتمان بۆیان هەیە لە ڕاستیدا ئەگەر گلەی و ڕخنەچیان لێ بکەین کە پێش ئەو هەتا ساڵێک پێش ئێستا بەڕاستی دەورێکی زۆر سادە و ساکار و ینی لاوەچیان هەبوو خۆشبەختانە لەوەتەی کاکفەهمی لەوێندەرێکەیە گڕوتینێکی باشی بە دەستەکە داوە و هەر ئەو ڕۆکەش سەردانی جوتیارانی سەرگەڕانی کرد و لەگەڵیشان دانیشت بوو بۆی کە جێ لە ڕاو بۆچونیان بگرێەوە جێ لە ڕخنەکانیان بگرێ بە دڵێکی فراوانەوە جێ لە هەموو ڕخنەکانی گوت و ئومێدیشمان پێ هەیە کە بەڕاستی ئەو ڕخنە و گلەیانە ئەو داواکاریانە بگەین تا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی کە لە ڕێگەی وانەوە بتوانن بەلایانی کەم بەیاننامەیەکی ئیدانە دەربکەن بۆ ئەو پرۆسی دووبارە تعریبکردنەوە بۆی کە داوا بکەین لە ڕێگەی نوێنەرەکانمانەوە لە پەرلەمانتارانیان لە وەزارەتەکانەوە بتوانن ڕێگریەک یاخود بربەستێک دابنێن لە تەدەخڵکردنی هێزە سەربازیەکان لە سەرکارە کشتتوکاڵی ئەوان. ومێدمان هەیە بەڕاستی و هەوڵێکیش هەیە ومێدی ینی چاوەڕوان دەکەین کە بەڕاستی دەرەنجامی باشی هەبێت و بۆی کە بتوانین خەڵک پارێزگاری لە ژیان و ماف و کەرامەتی خۆی لەو سنوورانەدا بکات.
باشە کاک محەممەد سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکان فەهمی بورهان قسەی بۆ میدیاکان کرد چەند کاتژمێرێک لە مۆبەر قسەی کردوتی باسی کردوتی یەکدەنگی کورد لە کەرکووک گرنگە پێت وایە یەکدەنگی کورد لە کەرکووک بێتە ڕێگە چارێک بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەوەروەها پاراستنی ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرم لە تعریب ئەگەر یەکدەنگی کورد نەبێ نەک لە کەرکووک لە بەغداشی سمان پێ ناکرێ دەبێ هەموو لایەنە سیاسەکان باش لەو پەیامە بگەن کە کەسمان بە تەنیا هیچمان پێ ناکرێت دەبێ خاڵی سەرەکی خاڵی بنەڕەتی ئەوەیە کە لە بەغدا یەکدەنگ بین بۆی کە بتوانین لە کەرکووکیش یەکدەنگ بین و لە سنووری هەموو ناوچەدابڕاوەکانی یەک بن و بەبێ ئەوەی یەکڕیز بین بەبێ ئەوەی یەکدەنگ بین بەڕاستی هیچ شتێک ناکرێتن و کەسیش بە تەنیا ناتوانانی ئەو کێشانە چارەسەر بکە بۆیە منیش دەنجی خۆم دەخەمە پاڵدەنجی کاکفامی ئەگەر هاتوو لە کەرکووک ئێمە یەکدەنگ بووینایە بەڕاستی دەمانتوانی بەلایانی کەم پارێزگارێک لە کەرکووک هەڵبژێرین کە کورد بێتن بۆی کە بەشێکی ئەو کێشانێک کە ئێستا ڕوبەڕوومان بێتەوە لە ڕێگەی ئەوەوە چارەسەر دەبوو ئەو کێشانەی ئێستاشەیە بەشێکی پەیوەندی بەوەیە کە ئێمە یەکگرتوونین و یەکڕیزنین بۆیە داواکاری هەموو جوتیارانی کەرکووک و ناوچەدابڕاوەکان ئەوەیە کە بەڕاستی هەموو لایەنە سیاسیەکان بتوان یەکڕیز و یەکدەنگ من بۆ دیفاعکردن لەو خەڵکانەوە دیفاعکردن لەو خاکانێک کە کوردستانیە بە مێژوو بە جوگرافیا. کاک محەممەد سوپاس بۆ زانیاریەکانت زۆر سوپاس ماندوومان کردی سوپاس بۆی کە میوانی بەرنامەی تایەک بووی زۆر سوپاس بۆ محەممەدەمین نوێنەری جوتیارانی ناحەی سەرگەڕان کە جنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەمە بوون.